بنای خواه گەورە و مێرەبان هاوڵاتیانی خۆشەویست ئمڕۆ لەگەڵ هەردوو بەڕێزان وەزیری شارەوانی و پارێزگاری هەولێر هاتین بۆ سەردانی ئێرە هەشتی حەسارۆک بۆ ئەوەی لە نزیکەوە بزانین کێشەکان چین. ئەوەی پێشتریش بۆم هاتووە و ئێستا شێمە باسمان کرد دوو کێشەی سەرەکی هەبووە لێرە. یەکێکیان ئەوەیە کە ڕێگەپێدان بۆ دروستکردنی ئەو زەویانەی بە خەڵکەکە دراون و بەشی دووهەمیشی گەیاندنی خزمەتگوزاریەکانە لەلایەن حکوومەتەوە بۆ ئێرە و چەندین زەویتری هاوشێوەش هەیە دیارەکە ئەم جۆرە کێشانەیان هەیە. بۆیە ئێمە هاتین بۆ ئەوەی لە نزیکەوە هەم ئەو پەیامە بە خەڵکی شاری هەولێری خۆشەویست بدەین و لە نزیکەوەش لەگەڵ بەرپرسانی حکوومەت باسیەوە بکەن کە چۆن چارەسەری ئەم گرفتانە بکرێ. من داوام کردووە لە وەزارەت و لە پارێزگاش لە هەردوو بەڕێزانیش کە ئێستا لێرە ئامادەن بۆ ئەوەی ئەم کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەن و ڕێگە بەو خەڵکە بدەن کە زەویەکانیان پێدراوە بۆ ئەوەی دەست بە ئاوادانکردنی زەویەکانیان بکەن، هەروەها بۆ گەیاندنی خەدەماتیش ئەو شێوازەی کە پێویستە و دەکرێت ئەو خەدەماتانە باشترین شێوە بۆ ئەم زەویە دابین بکرێ. دواتر لەگەڵ هەردوو بەڕێزان وەزیر و پارێزگار قسەمان کردووە کە ئەو ڕێگەیە بدۆزنەوە، کاری لەسەر بکەن و ئەو ڕێکارانەی کە پێویستن بگرنە بەر بۆ گەیاندنی خزمەتگوزاریش. ئەوان چەندین پێشنیاریان خستۆتە ڕۆ، دواتر ئەو وردەکاریانە بۆ خۆیان بەجێ دێڵین، بەڵام ئەوەی من لە مەبەستە خەڵکی ئێرە بتوانن دەست بە ئاوادانکردنی زەویەکانیان بکەن و حکوومەتیش لە زووترین کات داوام لێ کردوون کە خزمەتگوزاریەکان بگەینن بەم شوێنە و ئەمە بۆ شوێنەکانی تریش وایە. ئەو زەویانەی تریش کە ئەم جۆرە کێشانەیان هەیە دیسان داوام کردووە کە ئەو شوێنانەش کێشەکانیان چارەسەر بکرێ و هیوادارم لە کاتێکی زوودا ببینین کە ئاوادانی لەم شوێنانە دەست پێ بکە. جارێکی تر سوپاستان ئەەکەم و هیوادارم ئەو پەیامە بگاتە بەتایبەتی ئەو خەڵکەی کە تاکو ئێستا کێشەیان لەم زەویە بۆ هەشتی حەسارۆک و هەروە داوا لە هەردوو بەڕێزانیش دەکەم دواتر ئەوەی پێویست بێ کاری لەسەر بکەن بۆ گەیاندنی خزمەتگوزاری لەم شوێنانە. سوپاستان دەکەم جارێکی تر.